أبيت وابكين ك بيغمري خوا صلى الله عليه وسلم فما من سأل الله الشهادة بصدق بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه. هر کەسێک داوای شەهیدی لە پێناوی خوای گەورەیە بەڕاستی بکە خوای گەورەی کە ئەگەێنێتە دەرەجەی شەهادەت. یعنی مردن قرس نییە نەخێر، بەڵام مردین لە پێناوی خوای گەورەیە بێ. سبحان الله من چ عەقیدەیە کە میسانە لەسەر ئەمە ڕادێنێ و فێرێکە و گەورەیە کات. بۆیە ئەم جەنگە ئەم غەزایە فێری کردین کە بەڵێ پێغەمبەری خوا و سەحابەکان نەماون، بەڵام شولکەوتیانیان ماون. الله لەو مجاهیدەی کە هەموو قودوەکەی و هەموو پێشەنگەکەی چاوی بڕێوێتە پێغەمبەری خوا و سەحابەکان، سەیری بەڕای کوڕی عازبەکە، سەیری عومەر و سەیری خالیدەکە، سەیری قاقا و سەیری مقدادەکە. ئەمانە شەست دەکەن بە پێی پەتی هەنگاوەکانی ئەوان هەڵدەگرنەوە. ئەو دایکی کە وەکو خەنسا 4 کوڕی بۆ چێتەوە، سبحان الله ئای ناکە، سبحان الله ناگری، سبحان الله داوا کاڵە کوڕم خۆ داوای شەهادەتە کرد بێخوا پیرۆزە بێ، وەکوی کە تازە ژنی بۆ مارە کردی و ژنی بۆ هێنابێ. ئەمە چییە بۆ خاتری خوا؟ باوەڕمان نەکرد عەسرێ بێ جارێکی تر موسڵمانان ئاوایان لێ بێتەوە، جارێکی تر بتوانین بەراوردیکەین بە پێشینەکان. بەڵێ الحەمدولله فەزلی پەروەردگارە بەسەرمانەوە. ئەو مناڵەی کە هەموو شتێکی لە دەستداوە خۆی هەڵگرتووە گەورە بێت و شوێنەکانی مجاهیدون و شەهیدەکانی پێشخۆی پڕکاتەوە. بەڕاستی ئەمە هاوکێشی زۆری لە مێشکمانە گۆڕی. بۆیە خۆشەویستەکانم ئێمە ئەبێت چی بکەین؟ ئێمە بەسی ترین شت کە ئەبێ بیکەینەوەیە کە دوعامان لەبێ نەچێ بۆ برایانەمان و لەگەڵیان نابین بەدڵ بە ژیان بە ڕۆح هەرچیەکمان پێ بکرێ. دوعاتان لاکەم نەبێ، چکە ئەوەی کە هاوکێشەکانە گۆڕێ دوعایە ها، ئەوەی کە لەسەرەوە کۆنتڕۆڵ و تەحەکومی بەسەر هەموو شتەکانە هەیە. درۆن و تیارە و ئەمریکا و قەمارسنایەکان نین، لەسەر و ئەوە شت هەیە، لەسەر و ئەوە پەلای پەروەردگار و مەلایکەت و خالق و دەسەڵاتەکان وما يعلم جنود ربك إلا هو، لەسەر و هەمانە و قووەتێک هەیە کە بەرەو لێمان تێک نەچێ.